سپاس وەکو کارێکی مرۆیی ئەو چەندین ساڵە بەبێ ڕاوەستان خزمەتی هەموو چنی توێژەکانی خەلکی خۆمان کردیە. ئەو ڕۆژ لە شاری ئاکرێ ئامادە بووین بۆ خزمەتکردنی دایک و بابی نەخۆشانی ئۆتیزم کە زۆر معاناتیان هەیە، زۆر ئازاریان هەیە و دایک و بابا بە پێویستمانزانی ئەو خۆ لە بەیان بکرێتەوە بۆ ماوەی 4 ڕۆژ کراوە لە سنتەری گەنجانی ئاکرێ بۆ هەردوو قەزای ئاکرێ و بەردەڕەش. بە پێش خۆشحالیەوە کە لێرە ئامادە بووم زۆر کەیفخۆش بووم کە ئەو دایک و بابا مەفایەکیان لێ وەرگرت. ئەوەکو کارێکی مرۆیی و ئینسانی ئینشاڵڵا وعدم و بەلێنم پێیاندایە کە یەکەم جار بوو نابێت ئاخیر جاریش ئینشاڵڵا بەردەوام دەمین لە هاوکاری دایک و بابی نەخۆشانی ئۆتیزم چ بە ڕێگای یاسا ڕاستوەکردنەوەی یاسایەکە تعدیلکردنی قانون چ بە ڕێگای هاوکاری بی کە هاوکاریە مکە ئینشاڵڵا بە بەردەوامی و پشتگۆ نێخرێن لە مۆ دوای ئینشاڵڵا.